وێستا لە هەوڵەکانی خوێندن پرۆسی پەروەردە پەچی کەوتەوە زۆربەی مەکتەبەکان قفڵی لێدراوە هەردوو نەشێ لە زۆربەی پێجەکان بڵاوبەتەوە کاوا مەکتەبەکان دەڵە بەیانی دەوام نیە بەوە ئەوەی کەوانە بێژان بایکۆتیان کردووە ئێمە بەردەوام دەبین و لە سەرشەقام دەبین هەتا وەزیر دێتە سەرخەت و ئیمزا لەسەر ئەوەی دەکا کە گرێ بەسێ ئێمە بۆ بڕۆ مەقتوعە ڕازی نین ئەمە بە هیچ شێوەیەک دەمێ ناوی وانەبێژیمان لێ بێتەوە وانەبێژیمان ناوێت بە مەقتوع ڕازی نینە تکات لە وەزیری دارایی دەکەن کەوا بێ ئیلان دامەزراندن چارەسەری کێشەکەی ئێمە دەکات بۆ ئێمە دەست بە پرۆسی خوێندن بکەین وەکو مامۆستا ئێستا من پێم گەشت بێن نا هیچ مامۆسایەکنەوە بەڵام وەکو باسێکن مامۆسایەک دەرکراوە بەڵام ئەوش لە هەوڵی چارەسەرگرنی گرفتەکەین وەکو هەڕەشەش من پێم خۆشە مدیرەکان لێرەوە بەڕێوەبەرە گەشتەکان ئاگادار بکەمەوە پێم خۆشە ئێوە هەڕەشە نەکەن ڕاستە ئێوە مۆزەفی حکومەت و ئەرکی سەرشانتان پەیڕەوەکەن بە شێوازێکی ئەکادیمی کە خۆتان شێوازی ئیدارەدانی بەڕێوەبەرایەتەکەتان یا قوتابخانەکەتان ڕێگەدان بێدا بەو شێوەی داوا لە مامۆستا بکەن کە بێتەوە بۆ قوتابخانەکان پێویست ناگات تۆ تەلەفۆنی بۆ بکەیت و بڵێ نەیتەوە مامۆستایە خەمە شوێند و ئەمانە خۆت هەموو کەس ئەزانێ ئەمە هۆکاری سیاسی لە پشتەوەی ئەم چاوسورکردنەوە بەڵام سواز بۆخوا زۆربەی بەڕێوەبەرە گشتیەکان زۆربەی مامۆستا و مدیرەکان مامۆستا میلاکان لەگەڵمانن پشتیوانمانن ڕۆژانە پێمان ئەگا کە سوپاس و دەستخۆشییان بۆ لێرەش و سوپاسی یەک بەیەکی ئەو کەساناگەین تەنها بە وشەیەک وتبێتی پشتگیری مامۆستایانیمانە بێژەکەم بڕیاریشمان ناوە بایکۆت دەکەین هەتا و کاتی کە دامەزراندنە ئامان جێمە دامەزراندنەوە بایکۆتیش ناشکێن ئامادەین بۆ فەسڵکردن لە پێناو ئەوەی کە دابمەزرین بەس جارێکی تر نبینەوە بە کرێگرتەی حکوومەت وامان لێ بکات جارێکی تر وەکو کرێکارێک سێری ئێمە کاوت و ئێمە بڕینوانە بێشی بۆ بکەین بەڕاستی ماوەی 3 ساڵە حکوومەت هێرن باسی چاکسازیەکە زۆر خوب باس لەو چاکسازیانە کاکە کردوێتی و پارێکی زۆر گەڕاتەوە بۆ خەزانەی حکوومەت ئێمە وەکو مامۆسانی وانە بێشی ناڕازی و ئەوانەی کە بایکۆتمان کردووە پێمان خۆشە یعنی بەشێک ببینە بەرهەمی بەشێک لەو چاکسازیانەی حکوومەتی